باسی ئەو بکەین بەڵام جارێکیان من گەنج بووم تەمەنم 23 ساڵ بوو کاگدریس زۆر بایەخی بە گەنجانی عایلەکانی پارتی لە ئاوارەی دەدا بایەخی بە پەروەردەکردنیان دەدا یەکێک لەوان کە پێیەوە ماندوو بوو و چونکە کە من کەمێکی ژیاغی بووم لە ڕووی فکریەوە دوو جار منی یاد بازداش کرد اینجا دوایی دەیبیت کە هەردوو جار ئەو دوو جارە بازداشیان دەست بەسەرکردنی من وەکو دوو بیرەوەری پڕ لە شانازی بۆ من ماوەتە هەردوو جاری بۆ ئەوە بوو کە من تێبگەێنی تۆ غەڵەتی و بەڵام ڕاستە خۆ قەت نەیدەگوتەوە تۆ بە سەهودا چووی من ئەو کات من تەمەنم 23 ساڵ بوو ئەو زۆر مەشغوڵ بوو ئەو جارێکە 2 سەعاتی تەرخان کرد بۆی کە مناقەشەی من بکات لە کۆنە لاجان بوو لە دوای شەڕی شتاشانی دووەم بوو لە بن هەندێک ئەسپینداران دانیشتە بوو هەموو ئەو سەرکردەکانی عەسکەری شەخسیات لە دەوروبەری بوون وەختی بۆ لەوێدا نابووم کاتێککە چووم هەمویانی بەجێ دەستی منی گرت و لەژێر ئەسپیدارێکی سێبەر دانیشتن و مناقەشەیەکی زۆر قوڵ ئەمە کات مارکسی بووم شیوعی بووم و ئەو دژی حزبی شیوعی نەبوو بەڵام پێیوا بوو هەموو گەنجانی پارتی دەبێت لەسەر ڕێبازی بارزانی کۆبوونەوە زۆر بە لوتف و زۆر بە مەنتەق 2 سەعات مناقەشە بوو و لە ئاخیردا کە من هەر تەسلیم نەبووم بە هیچ شێوەیەک تووڕە نەبوو گوتی جا ئێمە برادەرین ئەو دەرگای من هەمیشە کراوەیە ئەو مناقەشەی ئێمە قەپات نەبووە و تەنگینێت و گەشتی ئەو نەتیجەیە کە بارزانی نەمر لە لینین گەورەتر و مؤثرترە بۆ میلەتی کورد ئەو کاتە فەسڵی مشتەرەکی بینی منت و بۆ مناقەشە جدی دەست پێ دەکاتەوە یعنی ئێستا کە بیرم دێتەوە دەبێت ئینسان زۆر کامڵ و مؤثر بێ کە عادەتەن سەرکردەکان گەنجێک تێدەگات تێناگە بەلانەوە هیچ گرنگ نەبوو دوای ئەوە من خەڵکێکی زۆرم بینیوە کە ئێستا مامۆستای زانکۆن سیاسین هەمویان بە شێوەی جیاجیا ئیدریس بارزانی بایەخی پێداون دەرفەتی خوێندنی لە دەرەوە بۆ دروستکردوونە و ئەوەیە کە لە زاکیرەی شۆڕژگەرانی ئەو کاتدا لە ڕەفتاری فەری داماوەتەوە و لە بیرڕای سیاسیش سەرکردەیەکی کۆکەرەوە بوو لە بۆ زوتنەوەی سیاسی نەکەلەوە پارتی دموکراتی کوردستان و ئەمانە هەمووی لە پەروەردەیەکدا هەن کە پەروەردەی ڕێبازی بارزانی نەمرە کە بریتە لەو بزوتنەوەیەکی چاکسازی کە سەد و نزیکەی 50 ساڵ بەر لە ئێستا لە بارزانەوە دەستی پێکرد و ئێستا هاتوتە ناو بزوتنەوەی سیاسی ناوقەوانینی وڵاتی ئێمە و سەرنجام ئەبێ زۆر بایەخی پێ بدەین تا ببێ بە سەرتاپاگیر دێمە سەر باسی خۆم من دەمەوێت بە کورتی لەگەڵ ئێوە تەماشایەکی واقعی ئیجتیماعی ئێستای کوردستان بکەم 4 مەوزوعی پلێک نزیک لەگەڵ ئێوە باز دەکەم یەکەن ئەوەی ئێمە کۆمەڵگایەکمان هەیە بەو هەموو کێشانەی کە هەیەتی کێشەکان ڕەنگیان داوەتەوە کە جۆرێک لە تەنگ و چەڵەمەی بەردەوام لە ناو وڵاتی ئێمەدا هەبێ و ئەم تەنگ و چەڵەمانە تێبگەین ئەتوانین بۆ چارەسەرکردنی چەکدارتر و تەیارتر بین هی دووەمیان ئەوەیەکەوە ئەگەر تەنگ و چەڵەمەمان لە وڵاتەکەدا هەیە بەو مانایە نییە کە ئێمە سەرکەوتوونین واتە کوردستان لە 1991ەوە قۆناغی ڕزگاری دەست پێ کرد و شتێک بە ناوی چیرۆکی بەردەوامی پێشکەوتن و سەرکەوتن بەرەو پێشەوە بەردەوامە ئەگەر تەنگ و چەڵەمە لە هەندێک بواردا هەیە ئەگەر کێشەمان هەنە چارەسەر ناکرێن دەبێت تێیان بگەین کێشەی ئەو کاروانەیە کە چیرۆکی سەرکەوتن لە ژیانی میلەتی ئێمەدا تۆمار دەکات ئەنجاوە کارێکی ئاسانیش نییە بیرڕای جیاجیا تەیارەتی سیاسی جیاجیا و خلافی گەورە دروست دەبێ بەڵام هەدەف بیناکردنی وڵاتێکە کە لە ئایندەدا دەوڵەتێکی بەهێزی هەبێ و میلەتێکی پێشکەوتوو بێ کە ژیان ئاسان دەکات نەک میلەتێکی سەلەفی پاشکەوتوو تەقلیدی و ئەسیری دوێنێ میلەتێک کە چاوی لە ئایندە بێت مەوزوعی سێیەم ئەوەیە کە ڕێژەی دانیشتوانی وڵاتی ئێمە چۆنە و چۆن پەروەردە دەکرێت چۆن کۆنترۆل دەکرێت و چۆن سەرنجام بەرەو ئەو چیرۆکی بەرەو پێشەوە چوون لە ژیانی میلەتی ئێمەدا بە هێز و توانای گەنجان بە علم و بە تەجربەی جیهانی ئەمڕۆ
قۆناغێکی پێشکەوتوو تری دەبێت لەوەی کە ئێمە ئێستا تێداین. ئەگەر چوارەمیان ئەگەر بمانەوێت ئەمانە تەکمیل بنەبێ هەمیشە چاومان لە چاکردن و باشکردن و خۆشکردنی کێشەکان بێ واتە ریفۆرم. هەمیشە ریفۆرم واتیە بگەین کە کارێک نییە لە ساڵێک و لە بڕیارێکی سیاسی دەهەبێ ئەبێ بێتە ناو ستایلی ژیانی سیاسی و ئیداری و هەروەها بێتە ناو جۆری بیرکردنەوەی نوێ. ئەمن کە پێش بگەمە نیو سعات 5 دقیقەی ئەخیری برای خۆت بێنەوە. ئێمە ئەگەر لە بێمەوە سەر باسی یەکەم ئێمە میلەتێکین کە هەتا ئێستا ژێردەستەین. هەر میلەتێک خاوەنی دەوڵەتی مستەقلی خۆی نابێ هیچ بەرنامەیەکی مستەقلی ناتوانێت دروست بکات و ئیرادەی خۆی لەدەست خۆی نابێ، تواناکانی خۆی لەدەست خۆی نابێ، هێزەکانی خۆی بەدەستی خۆی پێ حرەکە پێ ناکرێ و پەیوەندیەکانی دەرەوەی لەسەر ئەساسی بەرژەوەندی نیشتیمانی پێ دروست ناکرێت. کەواتە بێمە لە بیرمان تا ژێردەستە بین ئێمە نەوەی نوێ و لەسەرەوەی نەوەی نوێژدا کە توانایی خۆ چاکردنی هەیە بە شێوەیەکی کامڵی ئەو تۆمان پێپەروەردە ناکرێت چونکە لێمان ناگەڕێن کە عەقڵیەت و زاناییەکەی بە پێی بار و دۆخی وڵاتی ئێمە و پێویستیەکانی پێشکەوتن لە وڵاتی ئێمە و لە کۆمەلگای ئێمەدا بێت. تا بەشێک بین لە عێراق بەرنامەی عێراق لە پەروەردە و لە خوێندن و لە سیاسەت و لە ئەو قیودانێک کە بە دەوڵەتی عێراقەوە دەمان بێ بەو بێسەر و بەر و پاشکەوتووی کە عێراقەتی دێتە ناو پەروەردە و کار و پرۆگرامەکانی ئێمەش. ئەمە بەڵایەکە لەگەڵی ئەژێین. ئەبێ فێر بین کە ئەو بەڵایە هەیە، دەبێ بزانین چۆن لە ئاساری خراپی ئەو بەڵایە کەم دەکەینەوە، ئەویش بە هەبوونی حکوومەتێکی پتە و بەهێز و هەوڵدان بۆ ئەوەی کە ئەم حکوومەتە نەوەی نوێ باش پێ بگەێنێ، نەوەیەکی باشتر لە نەوەی ئێستا. نەوەی ئێستا ئەمانەیە کە ئێستا ئێمە ئەژین باشترین ئینسانی ئەم زەمانە نین. ئێمە خەڵکانی تێکۆشەرین کە موکوریمان زۆرە بەو مەحدودەتی کە هەمانە بە تەکید دوای 30 ساڵ یان 29 ساڵ ئەوانەی کە لێرە دانیشتونە هەندێک ئەو کات لەدایک بوونە دواتر لەدایک بوونە یان ئەو کات مەناڵ بوونە. ئێستا کە هەڵیان سەنگێنین دەبێ بزانین نەمانتوانیوە حکوومەتی ئێمە و ئێمە لە ماڵەکانمەدا نەمانتوانیوە بەو شێوەیە پەروەردەیان کەین کە گەنجی ئەم زەمانە بن بە هەموو معنایەک. شتێکی دیکە کە لە وڵاتی ئێمەدا هەیە نابێ زۆر لی شعور بە کەمی بکەین. دوو ئیدارەی لە عەمەلدا هەیە هەمومان ئەیزانین. هەر حکوومەتێک ئیرادەی بەسەر هەموو وڵاتی خۆیدا نەشکێ ئەو کەم و کوڕیانی کەواگوتم بۆی نەقڵ دەبێ و لە نەتیجەی عێراقی بوونیم لە دوو ئیدارەی دابوونیش بەتەکید لە تواناکانی کەمەکاتەوە پواز و کەلێن دروست دەکاتەوە سەرنجام مەجال بۆ فەساد و مەجال بۆ ئیستیفادەی خراپ لە توانایەکانی حکوومەت دروست دەبێت کە بینیومانە. بۆیە بەبێ ئینفعال ئەبێ ببێت بەشێک لە پەروەردەی ئێمە. ئەمە ساڵیانی ساڵ دەخانێت. ببێت بەشێک لە عەقڵیەتی گەنجی نوێ کە ئێمە دەبێت کۆتایی بە دوو ئیدارەی بێنین. دوو ئیدارەی بە هێزی عەسکەری کراوە بە یەک تەدەخولی ئەقلیمی نەیهێشت. کەواتە پاساوی نەدەین بەڵام کارێکی ئاسان نییە دیارە. بەسەریاندا سەپاندوین وەکو عێراقی بوون بەسەر ئێمەدا سەپاوە. ئەم سەلبیاتانە ئەبێت دیراسەی بکەین وەکو کەسێک کە هەندێک نەخۆشی مزمنی هەیە دەتوانێت بژیە و باش بێ بەڵام ئەبێ نەخۆشیەکە تێبگا و مداراتی بکە و خۆی بەهێز کا تا بەسەریدا زاڵ بێ. مەسەلەی دوو ئیدارەی بوون وای لێ هاتووە کە بێتە مایەی بێزاری و تەفسیری عەبەسیانە کە هەر کەس بەمەی ئەوی دیکەیدا سەرانجام هەمویان بەملی حکوومەت و حیزبەکانی دادەن. هەموو بە پێی موقعی خۆیان مەسئولیەتی خۆیان لێی بەرپرسن بەڵام ئەمە تعریفی وڵاتی ئێمەیە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان. نابێ شەرمی لێ بکەین بەڵام دەبێ تێبگەین وەلا جیلی نوێدا بە تایبەتی قەت شانازی پێوە نەکەن و دەبێ سەرنجام کۆتایی بێ. ئەوی دیکە چونکە ئێمە سەربەخۆنین لە موقعی ئێمە لە مەنتیقەکەدا و لە جیهاندا هەمووی بەدەستی ئێمە نیە. بۆیە وڵاتی ئێمە تەقسیم بۆ بە مەنتیقەی نفوزی دەرەوە بێ ئەوەی بمانەوێت و جاریوە هەیە
منطقەی نفوزی دەرەوە شەر بە حکوومەتەکە دەفرۆشێ ڕێگە لە بەرنامەکانیش دەگرێت و بەڵاشمان بۆ دەنێتە ناوە ئەمانە مەشاکلی استراتیژین یعنی دوور و درێژن ئەبێت تێیان بگەین دائیمان لە بیرمان بێ ئەو پێمان دەبێت ناوەندەکانی زانکۆ لە لێکۆڵینەوە و ناوەندەکانی دراسات کە وەکو فەحسی مختبەری مەشاکل لێگەدەنەوە ئەم مۆزوع ئیشی بەردەوامی لەسەر بکرێت تەغییراتی کە بەسەدادەی بڵاوی بکەنەوە تاوەکو جیری نوێ و هەوڵاتیان تێبگەن ئەوی تیان قەیرانی سیاسیە ئەگەر ئەم مشکلانە هەبن دەبێت چاوەڕێبین قەیرانی سیاسی زۆر بە ئاسانی لە وڵاتی من ڕوو بدات بەڵام دەبێت هێزی چارەسەری قەیرانەکانمان هەبێت ئەمە بێت لە عەقلیەتی سیاسیدا هەبێت بە ڕوانگای نیشتیمانی یعنی ئێمە جیا لەوەی حزبی جیاجیاین منطقەی جیاجیاین میلەتی جیاجیا و دینی جیاجیا هەنا وڵاتێکمان هەیە کە ئەم حاڵەی هەیە بۆ پاراستنی سیاسەتێکی عام ئەوە دەبێت ئیلهام بەخش بێ بۆ مەوزوعەکانی پێشی ئێستا کە باسم کرد دەکرێت لەوێش قووەتی بەهێزمان هەبێ بەرەنگاری ئەو قیودانە بینەوە کە ڕێگە لە پێشکەوتنی ئێمە دەگرن شتێکی تر هەیە لە حکوومەتی کوردستاندا دەبێت جاریەکەم بە باشە باسی بکەین نەویژەوەیە پەروەردە لە وەزارەتی پەروەردەوە بگرە تا زانکۆکان ڕووی لە پێشکەوتندایە ڕووی لەوەدایە کە ئینسانی کورد علمانی زانا و دنیەوی بژێت و هێز لەوەدایە بەبێ ئەوەی نەسخ و لابردنی بۆ ئەدیان و بیرروباوەری کۆمەڵایەتی خۆجێیی تێدا بێت ئەم تەلفیقە ئیبداعێکی زۆر باشە بەڵام مقاومەش هەیە ئێمە دەبێ لەوە بگەین چه هۆکارێک وا دەکا کە ئێمە حکوومەتێکمان هەیە ڕووی لە پێشکەوتندایە و هەنگاویشی ناوە بەڵام کەم و کوڕی زۆرە دەبێ دەست بە ئەو ئیتیجاهەوە بگرین کە لە حکوومەتدا دایمان قوانینی نوێ بۆ پێشکەوتن پێشکەش دەکات ئەوە زۆر گرنگە چونکە ئێمە وڵاتانی دەوروبەرمان میلەت پێشکەوتنی دەوێ حکوومەتەکان نایەڵن فەرقەکە لەوەدایە وەختی نییە گەرنا بۆچی لە وڵاتی ئێمە ئەم خصوصیەتە هەیە طبعاً جیا لە تەبیعەتی میلەتی ئێمە پەڕینەوەی ڕێبازی حرەکەی چاکسازی بارزان لە ڕێی مستەفا بارزانیەوە بۆ نێو بزوتنەوەی سیاسی کوردستان بەرهەمەکەی ئەو خصوصیەتە باشەیە کە قووەتێکی زۆری بە پێشکەوتنی بەردەوامی میلەتی ئێمە داوە پەروەردە کەم و کوڕی هەیە هەیەتی دەبێ ئێمە لەسەر کەم و کوڕیەکانی پەروەردە لە کوردستان یارمەتی حکوومەت دەین نەک هاتوو هاوار و مشکلە نانەوە بە دیراسات ناوەندەکانی زانکۆیی هی دیراسات کەسانی ڕۆشنبیری پێگەیشت و تەجربەی ئیجتیماعی لە شارەکان دەکرێت هەموو ئەوانە شەبەکەیەکی بۆ دروست بکرێت وە سەرنجام بە ئیستیفادە لە خیبرەی جیهانیش بۆ پێشکەوتنی پەروەردە ئێمە وەزارەتی پەروەردەی ئێمە ڕێچکەی خۆی بۆ پەروەردەیەکی هەرە باش بدۆزێتەوە کە لە تەمەنی 18 ساڵیدا گەنجانی وامان بۆ پێشکەشکە پڕ بە پێستی ئەم زەمانە علمیان پێیە زمانزانن ئامادەن داخلی زانکۆوە بن عالمی باشیان لێ دەردەچێت دەبێت هەدەف ئەوە بێ نەک شەش یان پۆلی 12 بە مەعەدەلی 100 دەرەچێت چەند کتێب و مەحاضەرەی لەبەر کردوونە هیچیش نازانێ دەستە زانکۆش چەند مەحاضەرەیەک لەبەر دەکات دەردەچێت دەبتە داعش ئەمە کارەساتە ئەمە نمونەی ئەوەیە کە پەروەردەی ئێمە لە ڕەوزەوە لە باخچەی ساوایان تا دەگاتە زانکۆ و دکتۆرا کەم و کوڕی تێدایە ئالەوەدا دەبێ دیقەتی تیابێ کە من لێرە زۆر وەختانی پێوە ناگرم زانکۆکان هەروە زانکۆکانی ئێمە زانکۆی باشن پەرەیان ساندووە من ئێستا ئامارم نەهێنا چکە نەمویست وەخت بگرم دەڵێن ئامار هەیە ژمارەی قوتابیان یەکجار زۆر بووە ژمارەی دەرچوان یەکجار زۆرە و هەر میلەتێک ژمارەی قوتابی و دەرچوانی زانکۆ و دکتۆرەکانی زۆر بن دەبێ تەمات پێ بێ دەبێ شایی بەخۆی بێ و پێشکەوتن نسیبی ئەوە بێ ئێمە ئەوەمان هەیە ئەوە لایەنە باشەکانی حکوومەتە لە تەمەنی خۆیدا تەندروستی لە کوردستان دەبێ یەکێک لەو شتانەیە دەبێت ئیحتیمامی پێ بدرێت لەوانەیە پێتان سەیر بێ کە باسی ئەوە ئەکەم تەندروستی لە وڵاتی ئێمە پێشکەوتووە بەڵام وەکو پەروەردە و زانکۆکان کێشەی زۆری تێدایە کێشەکان حکوومەت لێی مەسوولە و لە عینی کاتتا پاشکەوتنی وڵاتەکەشمان و کەم و کوڕیانی کە من باسم کرد ئەوانیش دەوریان تێدا هەیە میلەتێک تەندروست نەبێ میلەتێک تەندروستی بەهانای نەگات ناتوانێت پێشکەوێت ئەوە زۆر گرنگە لە کۆنەوە هەڵێن عەقڵی ساغ لە ئینسانی ساغدایە ئێمە ئەم هەموو ژنی
ئێزیدیمان بۆ گەڕانەوە هەمووی وێران بوونە لە نەتیجەی 1-2-3 ساڵ کۆیلەتی لە دەستی داعشدا بەڵام یەک نەخۆشخانەمان لە کوردستان یەکە ئیعادەی تەهیلیان بکاتەوە ئەو ئینسانە چۆن هەڵەسێتەوە ئەم هەموو عەوایلی شەهیدان و ئەنفال و نەتایجی دیکەی مەشاکلی ناو کوردستانمان هەیە کە هەموو پێویستیان بە یارمەتیدانە یارمەتی مالی نا لە ڕووی تەهیلەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی عیلاجی نەفسیەوە میلەتی ئێمە پێویستی بە ئیحتیمامە یەک نەخۆشخانە لە وڵاتە نییە هەندێک لە هەولێر و سلێمانی هەنەکە زۆر بیدایەتن و من لەگەڵیان دانیشتومە وێ دەچێ حکوومەتی ئێمە زەینی بەلای ئەوەدا نەچێ کە شتێک هەیە بە ناوی تەندروستی نەفسی و تەندروستی ئیجتیماعی و ئەوەش نیشانەیەوەیە کە تەجربەمان نییە پێشکەوتوونین هەموو کێشەکانی خۆمان نازانین لە وڵاتی ئێمەدا عمر زۆر سەرکەوتووە زۆری فەرقە لەگەڵ ساڵی 1990 ژمارەی مردنی منداڵان یەکجا زۆر کەم بۆتەوە ئیحتیمام بە دایکان زۆر بووە ئەمە هەمویان نیشانەی ئەوەنەکە ئەم چیرۆکی سەرکەوتن بەرەو سەرکەوتنی یەکجارێکی کە سەربەخۆییەوە دروستکردنی میلەتێک کە ئەتوانێت ژیان دروستکە بەردەوامە بە وەزینگوێتەکە لەوا دەبێت کە ئێمە دیقەتی تێدا بکەین دیقەت لەواندا نەکەین تەنیا بە بڕوخێ با بژی کەوە لە زمانی مەلیکەوە هەیە و تا ئێستا بەردەوامە ناگەین بە هیچ نەبا کەس بڕوخێ نەبا کەس بە خۆڕایی ناو بزوتنەوەی سیاسی بژیێ بەڵکو مناقەشەی پرۆژەی یەکتر بکەین بۆ ئەو ژیانەی کە ئێستا ئێمە بینای دەکەین لە وڵاتی ئێمەدا مناڵ زۆربەی هەرە زۆری دانیشتوانی وڵات پێک دێنن دوای ئەوان گەنجان بە ژن و پیاو هەر وڵاتێک مناڵ و گەنجی زۆر بێ باری پەروەردە دەبێ یەک زۆر گرانتر بێ ئیحتیمام بە پەروەردە زۆر زیاتر بێ دەبێ خوێندن دیقەتی تیا بکرێ دەبێ ئەوانە کە لە ماڵەوەن مناڵن بخوێنن تا زانکۆ خوێندن تەواوکەن و ئەو خوێندنەش تەواوکەن کە کار هەیە زانی لە وڵاتی ئێمە هەمومان ئەبینین گەنجەکانمان یەک دنیا لیستیان لە پێشە چی تەواوەکەن دوایی کە دێنە دەرێت لە زانکۆ ئێخۆ ئەو مەجالە هەر نییە لە وڵاتەدا ئاشا وەزارەتی خوێندنی باڵا حکوومەت بەگشتی مەسئولە لە بایەخدان بە بوارێک کە گەنج هەموو ژیانی خۆی تیاسەر بکات دوای لەو مەجالە کار نییە کەواتە دەبێت دیقەتی تیا بکرێت ئیسلاحی زانکۆکان زیان لە مستەوای علمی لەو بوارەش بێ ئەو گەنجانە لەو بوارانە بڕەو پێ بدرێن کە دەرچوون کار هەبێ کە کار هەبێ چاود لە مەعاش نابێ چاوی لە مەعاش نەبوو ئیبداع دەکات ئەو کاتەیە کە اقتصادی وڵاتی تۆ پێشەکەوێ کاتێ منافەسە لەسەر ئەساسی پێگەیشتوویەتی دروست دەبێت منافەسە نە لەسەر بنەمای عەشیرەتی و پشتیوانی حزبی و پشتیوانی شەخسی ئەو گەنجەی کە پێ نەگەیەندراوە لە مؤسساتی دەوڵەت لە ناو کۆمەلگا لە حیاتی اقتصادی دەوری پێدەدرێ وڵات وێران دەکات مەفهومێکی هەڵە لە سلێمانی لە لای یەکێتی و دوای لای گۆڕان و دوای لە لێکەوتەکانی ئەوانەوە ئێستاش پەرێ پێدرێ بەڵام ئێستا چونکە فەشەلی ئیسپات بووە کەمتر باسەکرێەوەیە کە گەنج لە ذاتی خۆیدا حەقیەتی بەتوانایە زانایە هیچ وانیە ئینسان بەرهەمی پەروەردەیە ئینسان پەروەردە نەکەی وەحشی دەرەچێت هەر بە معنای کەلیمە زمان فێر نابێ وەکو هەر وەحشیەکی تر وەحشیە بێت گەنجێک کە نەیخوێندە بێ پێ نەگەیەندرا بێ کەفاەتی نەبێ شارەزا نەبێ نەک هەر ئیجابی نییە بەڵکو هێزێکی ڕووخێنەرە هێزێکی ڕووخێنەرە کە کۆمەلگاکەی ماندوو دەکات تووشی تەنگ و چەڵەمەی دەکات و لە دژی کۆمەلگاکە ڕەفتارەکە وەکو ئەوانەیەکەوە ئیجرام تاوانەکەن وەکو ئەوانەیە ئەبنە داعش ئەبنە توندڕۆ ئەوانەیە کە متەمەسکن بە تەقالید و بە کۆمەلگای هی سنەتی و تەقلیدی و ڕێگە لە ژیانی عائیلەی خۆیان و دەوروبەریان و هی شارەکەشیان دەگرن بینیتان لە مۆڵەکانی ئەم شارانەی خۆمان گەنج کۆ دەبنەوە 10-15 پەلاماری ژنان دەن کە لە بازار کڕینەکەن ئەمەش مای شەرمەزاریەوە هەر یەک لە ئێمە کە ئەوانە بینین بێ ڕووکەینەوە ناو عائیلەکانمان و ناو وەزارەتی پەروەردە و ناو زانکۆش ئەمە بەرهەمی گەنجەکانی ئێمەیە من دەمەوێت لەو مناسبەتە ئەوە سەرنجتان بۆ ڕابە بکێشم یەکێک لە بایەخەکانی هی بزوتنەوەی چاکسازی بارزان و هی شێخ ئەحمەد پەروەردە بووە و نەمر ئیدریس بارزانی یەکێک لە ئیحتیمامەکانی لە زمانی شۆڕشیشدا ئەگەر بە قسەش باە
پەروەردەکردن و نەقڵکردنی قیەم و بیرروباوەڕی ساغ و باش بووە. سیستەمی اقتصادی باش لە نەتیجەی خەڵکێکی ئامادەکرادا دروست دەبێت. شتێکی تر هەیە کە ئێمە دەبێت دیسان تێبگەین کێشەیە، دەبێت فاسلەیەک لە بینی حزب و لە بینی حکوومەت دروست بێ. ئێستا ئێمە هەمومان وایین پێمان وایە حکوومەت دروست دەکەین، حزبی خۆمان حکوومەتی خۆیەتی. حکوومەتی خۆیەتی بۆ پشتیوانی بۆ پرۆژەکانی، بەڵام دەبێت کۆتایی وردە کۆتایی بەوە بێ کە حیزبی بوون لە بەخاترەوەی ئیمتیازێکم لە ناو حکوومەتدا هەبێیان لە ڕێچکەیەک لە حکوومەتدا بەرژەوەندی بۆم بێت. نە، دەبێت پرۆژەیەک هەبێ من لەوێدا خۆم ببینمەوە کار بکەم، منافەسە بکەم، جا ئەو کاتی من لەو پرۆژێدا وێڕای هاوڵاتیان زۆرترین قازانجم پێ بگات. لە کوردستاندا ئەبێ پێکاتەکانی کوردستان بایەخی جددیان پێ بدرێت. لە یاساکاندا پێکاتەکان هیچ نەماوە بۆیان نەکرێت، بەڵام لە کردەوە داوانیە. لەوانەیە ئەمە کەمێک ناخۆش بێت کە باسی دەکەم. بۆیەش دوای 30 ساڵ منگەمەنگ و گلەی پێکاتەکانی کوردستان لە دینی و قەومی کۆتایی نایەت. دەرهاویشتەکانی کێشەی سیاسی حزبی وا دەکات ئەوان بپلیشێنەوە. لە حکوومەتی داهاتوودا مەبەستم هەر یەک کابینە نییە، لە قۆناغی نوێی حکوومەتدا کە ناوێنراوە حکوومەتی بەهێزی کوردستان کە ئەمریکا و ئەوروپا لە کوردیان دەوێت تااقەتی کوردیش بۆ ئەوە هەیە دوای ڕفراندوم ئەم تەجربەیە باشە بکە، ئەبێ پێکاتەکانی کوردستان جارێکی تر پێداچوونەوە هەبێ، گوێیان لێ بگیرێ، یاساکان لە خزمەتی خۆیاندا بێ، اینجا کەم و کوڕیەکانیش چارەسەر بکرێن. جێی باس نییە، بەڵام من زۆرم پێ ناخۆش بوو کە لە هەر ئینتیخاباتێکدا نوخبەیەک لەو پێکاتانە کە ئێستا هەموو فەیسبوک هەیە و دەرەبڕن دیوتان ئەڵێن چی وەنیە لە وڵاتدا کە گلەی هەبوو دوای ئینتیخابات دەبێت بە گوێی هاونیشتیمانی گوێی بۆ بگری، دەبێت بزانی کە حرەکەمان کردووە هەندێک کەسمان پلیشاندۆتەوە و ئینسان نابێت بە پلیشێتەوە. دەبێت ئەوە چاک بکرێ بۆ ئەوەی کە شانازیەکە تەواو بێت. کەمێک ماوە تەواوی دەکەم. زۆر گرنگە کە ئەگەر ئێمە ئەم پرۆسەیە باوەڕمان پێ بێ و لە کردەوەدا بەشدار بین لە حیاتی خۆماندا، ئەو کەسێک کە باوەڕی پێ دەبێ مبادرە بکە، گەنج بێ گەنجی پێگەیشتوو دەبێت تەحەمولی مەسئولیەت بکە. ئێمە سەرەوەی گەنجەکان دایک و باوکان دەبێ شعور بە مەسئولیەت بکەین. مەبەستم دەمەوێت سەرستانەکشم حەز بە مەسئولیەتکردن چۆنە؟ ئەوەیە کە من پشتیوانی کوڕی خۆم نەکەم بەبێ کەفاعەتی خۆی لە شوێنێک جێگیر بێت. من پشتیوانی کچەکەی خۆم نەکەم لەبەرەوەی کچی منە موقعێکی گەورەی بدرێتێ، با منافەسە بکە. بە تاکید کوڕ و کچی من دەرفەتیان لە خەڵکی دیکەی لەوانەیە زۆر باشتر بێت چونکە منیان لە پشت بوومە. پێویست ناکات دوای ئەوەی دێنە ناو کۆمەلگا هەر منیان لە پشت بووم. ئەوەی کەوا ئێستا لە وڵاتی ئێمە بەداخەوە بووەتە وەکو حقوقی عەوائل، وەکو مافی منی تێکۆشەر و منی وا و منی مزاحی تەماشاکرێ. ئەوە بە باجەکەی کۆمەلگا دەیدا، ئەمە باجەکەی گەنجانی لێهاتوو دەیدەن. ئەگەر کچی من خوێندنێکی تەواو کردووە کاری خۆی دەکات با منافەسەی خۆی بکات. گەنجێکی تر لە تەنیشت ئەو کە خوێندنی خۆی کردو لەو کەفاعەترە با منافەسە بکەن و مەواقعی حکومی دەبێ ئەوها. ئەوە میکانیزمێکی بۆ دادەنرێت، پێی دەگوترێ میکانیزمی گونجاو بۆ دەستگرتنی گەنجان تا بێنە ناو هەرەمیان هەیکەلی دەسەڵات. هەیکەلی دەسەڵات حکوومەتە، لە سەرۆکی حکوومەتەوە دەست پێ دەکات هەتاوەکو کارمەندانی هەرە خوارەوە. ئەگەر باوەڕمان بەوە نەبێ هەموو ئەو چیرۆکەی من بۆم باسکردن سەرتانم هێشاندووە دەبتە قسەی بەلاش و ناڕەزایی گەنجانی بەکەفاعەت لە بەرامبەر جێگیربوونی گەنجانی بێکەفاعەت زیاتر دەبێت. واو دیاردەیە دەبێت بە هەست بە مەسئولیەتکردنەوە بە مبادرەوە هەوڵدەین کۆتایی پێبێت. هەموو ئەوانە زەمینە خۆشەکەن بۆ ئەوەی کە یەک سامانی گشتی لە وڵاتی ئێمە پارێزراو بێت.
ئێستا پارێزراو نییە. دەوڵەتێک سەرمایەی خۆی نەپارێزێ لە سیستەمێکە بەکاری نەهێنێ ئەم دەوڵەتە کاری پێ ناکرێت. حکوومەتێک پارەی نەبێ حکوومەت نییە. پەروەردەی باش بە پارەی باش دەکرێت. مەبەستم پارە ببوو لە زۆر سادەیە بە سامانی باش دەکرێت. و سامان دەبێت لە ڕێگای یا قوانین و ڕێچکەی ئاسایی خۆی تەوزیع بکرێت. من کە توانایی سەرمایە گێڕانم نییە، حەقم نییە چاوم لە موقعی سەرمایەدارێکی گەورە بێ و هەوڵ دەم لە ڕێگەی ناشەریەوە ئەو پارەیە پەیداکەم دوای وێرانی دەکەم. هەموو کەس ناتوانێت لە هەموو شوێنەدا دەور بگێڕێت. حکوومەتی باش بە ئەو مبادرانە، بە باشبوونی پەروەردە، بە باشبوونی زانکۆکان، بە باوەڕ بەخۆبوون و بە گێڕانەوەی متمانە بۆ نێو هاوڵاتیان دروستە بێ. حکوومەتی بەهێز متمانە ئەگەر ئەو کەموکڕانی من باسم کردن بەردەوام بن، بۆڵەبۆڵ لە بینی ئێمەدا و لە بینی غەیری ئێمەشدا بەردەوام بێت. ئەم بۆڵەبۆڵیانی هاتنە خوارەوەی ئاستی متمانە، هاتنە خوارەوەی ئاستی مبادرە و دەستپێشخەری و هاتنە خوارەوەی ئاستی حەماس و گەشببینی و باوەڕ بەخۆبوون دەکاتەوە. ئەو کاتی ئەوە زۆر خەتەرە، نابێ هەبێ. ئێمە کاروانێکی دوور و درێژمان لە پێش ماوە، قۆناغێکی دوور و درێژی مان و نەمان ماوە. ئەو مان و نەمانی ئێمە کە چاومان لە مانێکی باشە بۆ میلەتەکەمان، بە حکوومەتێکی باش، حکوومەتێکی بەهێز، حکوومەتێکی عەلمانی، حکوومەتێک کە میلەتەکەی بۆ ژیان ئامادەکات دابین دەکرێت لە بۆ هیچی ترنا. و ئەمەش کە پێی دەگوترێت شیعاری حکوومەتی بەهێز، ئەمە معنایەکەیەتی. من هاتبووم تەنیا باسی مانای حکوومەتی بەهێز لە کوردستاندا بکەم. زۆر سوپاسانەکەم. زۆر پێپەڕی دەست خۆشکاکەوەستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە تەنها 5 کەس وەردەگرێت چونکە یەکێک بزانیان معرضێکی فۆتۆگرافی داکردی بۆیە تەنها 5 کەس وەردەگرێت. فەرم کاکێن بەڵێ هەم پرسیارەکانتان چکەتە بەخێرایی جواب بدەن. کاکێن تووبە باشترە چونکە دەنگ ئیکۆیەک دروست هەبێت کە من گوێم لە دەنگکە نابێ، گوێم لێ بەس تێی ناگەم. بەڵێ تێکەڵە بێ پێم وایە پێچوانێت بەشێک لە تێگەیشتەکان کە پێیانوایە تەکنۆلۆژیان لە خزمەتی کۆمەلگا و ڕاستە دامانە یعنی شتێکەی لە خزمەتی کۆمەلگایە. بەڵام بۆ ئێستای لە ئیکۆی ڕاستیدا فقط ئەوەی کە قازان زیانێکی بەتاکەکان گەاردووە لەوەی کە وای کردووە هەمومان سەفتی بیر بکردنەوە، یعنی ئەمشی مرۆڤی سوک کردووە تەنانەت گەنجەکانتان هێدەی خەریک بە مەسائلی سوشیال میدیاوە دەنەویسە بە مەسائل ڕۆژنەوەی گفتانەکە. ئەوەی دی کاکسەرۆ بەڵێ کاکسەرۆ پرسیارەکەم ئەوە بەڕاستی شۆڕەکە یا سفرارەکە زیاتر پەیوەستبوودا بە گەنجانە دەکرێت زیاتر سەرلەسەر ڕۆڵی کرد یا زیاتر سەرلەسەر جۆنێتی و ئێگەش ئەوە ڕۆحیەتی هەتەوەی لە حزب و لە تێگەی گەنجان لەوە قسەی بەدادەوە إذا حكومات يا عزك وتكن دانش لسانك خال هذيك اللي بيجي لك منه ولا تسيان أو باس تكرار في بعض زيادة راسي ده أولا سيارك
سپاس کاک لێبێنی من لەسەرەوەیە پرسیارێکم واسە جنابەکە بۆچی کە باس لەم سەرکردە بەهێزانە و بیر و ئەفکار و فەلسەفەکانیان دەکەن بۆچی هەوڵێک نادەن لە داهاتوودا وەکو مەنهەجێکی خوێندن بۆنەوەی داهاتوو بەکاری بهێنن ڕەنگە ئەنجامدانی سمینارەکە دەستێکی زۆر باش بێت بۆ گەڕانەوە و باسکردنی ئەو کار و کردەوانەی کە سەرکردەکانی وەکوی لەی کارکردی بازان زانەوەرە کە رسالة أولى الأرض لديها لديها لا تنبيه كأن تسس إيرانا وكانوا يشكشوا نوعية دسكو سپاس ساعتين مثلا ممكن أيام تجيلك زي إسلاك هي تزوج أمام زاني بعد تكنولوجيا خريب هو تكنولوجيا وايد تقدر أحد يقطعني كباري فداري يعني دوا سبارة أبوي كاب كلنا نقول تكاني ما بلا بين ولا كلنا كانوا يشتغلون لكن أيا براي توصيني كإسلاك داري كساري من زارم كبيشو سسال من مسلم أجل أمبوا أمجينا إذا كلام تكنولوجيا برايتو أمجينا شو نبي زۆر سپاسان دەکەم سێ پرسیاری باش بوون جارێ من شتێک لە ئاخیر مابوودەوە دەبێت بیڵێم و دێمە سەر وەڵامیشان بێتەوە یەکێکی تر لە ئەرکەکانی ئیجتیماعی وهی حکوومەتی ئێمەوەیە کە کەرامەتی ئینسان لە وڵاتی مە بپارێزێت کەرامەتی ئینسان مەبەستم سەرنجی بدەنێ مەبەستم لە کەرامەتی ئینسان جارنامەی گردردونی مافی مرۆڤە بەو چەند لاپەڕەیە کە بە درێژایی تاریخی بەشەر دەمێنێتەوە مەبەستم لە کەرامەت بە مەفهومی خوار و خێچی ناو وڵاتی ئێمە نییە کە هەر کەسە بۆ خۆی لەکی دێتەوە یەکتریشی چاوکوژن ئەبێ قیمەتی ئینسان بگیرێت دەرفەتی پەروەردە کە باسمان کرد کار و بەشداری تیا دابین بکرێت لە ناو ئەوانەدا ئافرەت لە وڵاتی ئێمە دەبێت بێنێتە ڕیزی پیاوە پێشەوەتر ناو پاشەوەتریشنا کار بۆ ئافرەتان زۆر کراوە هەست بە پێشکەوتن دەکرێت بەڵام زۆری ماوە ئەم کۆمەلگایە ئەم وەزیفانی پێجێبەجێ ناکرێ تا ئەو کاتەی ژن بەقەدەر پیاوان وەکو ئێمە لە هەموو بوارەکانی ئیجتیماعی لە قیمەتی ئیجتیماعی لە ئازادیدا بەشدار نەبێت کۆمەلگایەک نیوەی دانیشتوانی ئیفلیج و ئەسیر بن نیوەکەی تریش لەو خراپترە ئەمە دەبێت ببێتە وەزیفەی ئەخلاقی ئێمە هەموو جارنامەی گردردونی مافی مرۆڤ زۆر کەس لە 5 بەند کۆی دەکاتەوە یەکێک لە بەندەکانی ئەوەیە کە ئینسان ئازادە بەرابەرە دەرفەتی وەکو یەکی لە بخڵکێ ئەمە دەبێت ئێمە بەرامبەر بە ژنان و پێکاتەکانی کوردستان هەمان بێ ئەوی تریان پاراستنی منداڵانە
کاتێک کە کەم و کوڕی لە وڵات زۆربەی مناڵ تاکەبوونەوەرێکی ناو کۆمەلگا و وڵاتە کە هەیە ئەگەر گوێم بدەنێک هەیە مناڵ غەدری لێ دەکرێت بەڵام دەنگی نییە هاوار بکات دیفاع لە خۆی بکە یان بڵێ بۆیە غەدر لە مناڵان زۆر بە بێدەنگی ڕوئەدات و کاتێکە گەورە دەبن کەم و کوڕیەکانی شەخسی ئەو کات دەرەکەون لە شارەکانی ئێمە مناڵان ئێستان جاهین خودی شارەکان بنیان لە نەتیجەی جەنگەوە هاتبن کە لێرە جێگیرە بن تجارەتیان پێ دەکرێت کاریان پێ دەکرێت تەجاوزی جنسیان پێ دەکرێت ئیهانە دەکرێت و مەوادی مخدریان پێ دەفرۆشرێت دەبێ ئەمە حکوومەتی ئێمە بە هەندواری کاکە پرسیار یەکەم ئەوەی کە گەنج تکنیک خراپی کردبێ وانە ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە هەرچەندی خراپ بێ لە کۆمەلگای تەقلیدی و سنەتی باشترە ئەوژەوەیە یەک لێشاو زانیاری و بە یەکتر ئاشنابوون نسیبی ئینسانەکە لە ژن و پیاوە لە گەنج و لە غەیرە گەنج سەرچاوەکانی زانیاری هەموو لە نێو هەموو دنیا هەمومان پێمانە بۆیە کەس ناتوانێت بڵێ من نەمزانی نەمدی یەک دوو ساڵی دیکە تەلەڤیزیۆن کۆتایی پێدێ دێتە ناو ئێرە زۆر ئاسانە بێ ڕادیۆ کۆتایی پێهاتوو تقریبا ڕۆژنامە خەریک کۆتایی پێدێت زانکۆکان خەریکە دێنە ناو مۆبایل دەزانن ئێستا هەندێک زانکۆ هەیە لە یوتیوب توانانی لە ماڵی خۆتەوە لەگەڵی بەردەوە ئەو تەکنۆلۆژیا وای کردێمە لەگەڵ بەشەر هەمووی تێکەڵاو بێ بە تایبەتی بە وڵاتی ئێمە دەبێت بێجگە لە زمانی کوردی زمانێکی تر هەبێ لە ڕووی علمیەوە پێی سەرکەوین جاران مەجبور بووین عەرەبیت فارسی تورکی بێ کە هەروەکوان دەماینەوە ئەوان بۆ خۆیان دەبن بە داعش و دەبێت ئێمە بین بچی ئێستا نا دەرفەت خولقاوە دەبێت گەنجانی کورد لە ڕێم تەکنۆلۆژیاوە هەوڵ بدەنی یەکێک لە مەسوودەکانەوەی کە زمانی ئینگلیزی فێر بن زمانێکە هیچ هەڕەشەی بۆ توانەوەی ئێمەتیانە یەک بەڵام زمانی عەرەبی و تورکی و فارسی دەمانتوێنێتەوە ئەوەی پێدەوترێ هەویە قەومی نایهەڵێ ئینگلیزی زۆر دوورە ئەنجا دەرگای علم و تێگەیشتنی دنیاشمان بۆ دەکاتەوە ڕوحیەتی نەتەوەی کاک سرێشمەی بریتی نییە لە چیرۆکی کورد بریتە لەوانەیە کەوا من وتم ڕوحی نەتەوەی ئەوەیە کە من نیشتیمانێکم هەیە خەڵکانی کە لەگەڵ من لەوێن دەبێ پێشکەون و ئەو پێشکەوتنە ئەرکی هەمومانە لە پێناوی ئەو ئەرکانەیە کە ئینسان ئامادەیە فیداکاری بکە وەکو پێشمەرگە خۆشی بەکوش بدات وانە مەسئلەی نەتەوەیەتی و نیشتیمانپەروەری ئاسان بکەینەوە زۆر قورسی نەکەین کەستەی نەگات کاتێک چەمکێک هێندە ئالۆز بکەین گەنج تێی نەگەن کەستەی ناگا دوایی خەڵکی پێ بە تەفسیری جیاجیا پێهان دەدرێ لە شەڕی حزبی و عەشیرەیی و دینیدا بە گشت یەکتریانەوە دەنێ وەکەوەی ئێستا لە عێراق و لە وڵاتی ئێمەشدا زۆرجار ڕوئەدا ئەوەی کە پەیوەندی بە بیری سەرکردەکانەوە هەبێ ئەوە قسەیەکی زۆر باشە ئەوە ئیشی حکوومەتە ئیشی دام و دەستگای ڕۆشنبیری و دام و دەستگای حزبیشە یادکردنەوە ئەبێ قسەی تێدا بێ و دەبێ قسەکان معنایان هەبێ ئێمە کە ئەمڕۆ لە یادی نەمەر ئیدریس بارزانی پێکەوە لێرە کۆبووینەوە ئەبێ باسی ئەو بیر و باوەڕ بکەین کە ئیدریس بارزانی پەروەردە کردووە و ئەوەی کە ئەو دەورێکەوە گێڕای ئەزانن ئەو گەنجانەی کە لێرەن هەندێکیان لەوانەیە بزانن و ئەوانی تر زۆر گرینگە هەوڵ بدەن بزانن لە 150 ساڵ لەمەوبەر حرەکەیەکی ئیسلاحی دینی اینجا ئیسلاحی ئیجتیماعی دوایی بوو بە ئیسلاحی فکری نەتەوەیی لە بارزان دەستی پێ کرد و تا ئێستاش ماوەتەوە و لە ڕێ مەلا مستەفاوە گواسرایە وەکو ئیشارە پێکرد بۆ ناو بزوتنەوەی بۆ ناو فکری بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان کە دەڵێن ڕێبازی بارزانی و هیچی تر ناڵێن یعنی پەڕاندنەوەی قیەم و بیر و باوەڕی ئیسلاحکراوی حرەکەی چاکسازی بارزان کە لە شێخ محەممەدەوە دەستی پێکرد دوای شێخ عەبدوسەلامە دوای شێخ ئەحمەدە و نقطەی ئەخیری کە تەحەولی سیاسی تیا کرد مستەفا بارزانیە و ئەوانتر دواوی هەوڵیان داوە جێبەجێ بکەن لە جێبەجێکردن و تەفسیرکردنیدا کەموکوڕی هەیە نەزانی هەیە ئیهمالیش هەیە گرینگە بە دوایدا بچێت ئێستا لە ئەوەی کە بەلامنەوە زۆر جێی سەرنج بووە زۆر جار لە مەجلیسی تایبەتیش باسم کردووە جموجۆڵی دینی هەیە خەڵک ئەبن بە دینەکانی جیاجی حەق خۆیانە زەردەشتێت دەژێنەوە مانەویەت نازانم مەزدەکێت هەموو ئەوانە
یانە میترایی هەمووی باشە هەمووی تاریخی سەقافەتی ئێمە هەر کەس کەیفی خۆیەتی بەڵام یەکێک لەو ئەگە زیندوێتی هەبوایە حرەکەی بەقووەت لە هەموو شارەکانی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستانیش هەبێ بۆ ئاشناکردنی گەنجان بە ئەم مەبادی بزوتنەوەی چاکسازی لە هەر سێ بواری کە لە بارزاندا هەیە دەبێت حکوومەت و هەموو دەزگاکان ئیتمان بەوە بدەن کە ئەو گەنجە بەڕێزە پرسی. ئەم جیلەی ئێستا چۆن دەبێت لە نەتیجەی تەکنۆلۆژیا جیلێکی زۆر باش دەبێت کەموکوری هەیە بەڵێ مەشاکلی بۆ دروست دەبێ بەڵێ بەڵام ئەم تەکنۆلۆژیای گەیاندنا وا دێتە ناو قوتابخانەکان و زانکۆکانیش دێتە ناو ژیانی ڕۆژانەی عایلیش دێتە ناو پەیوەندەکانیشمان کەواتە پەروەردەکردن و کارکردن و معلومات بەیەکتر گەیاندن زۆر زیاد دەکا ئەم مۆبایلە تەنیا بۆ تەلەفۆن و بۆ مەسج نییە مەسج تەنیا بۆ دڵداری و لە بۆ هەرەشە لە یەکترکردن نییە مەسج کاری اقتصادی سیاسی دراسە هەموو ژیانی بوارەکانی ژیانی ئینسانی پێ دەکرێت سادەی نەکەینەوە ئەو فەهمی عەشایری تەقلیدی زۆر پاشکەوتوو بۆ تەکنۆلۆژیای نوێ بەلاوە بنێن ئەنجا با منافەسە هەبێ لە بینی گەنجان لە بینی غەیری گەنجانیش چۆن ئیستیفادە لە تەکنۆلۆژیای نوێ دەکەن بۆ زانیاری نوێ هەر یەک لە ئێوەی کە لێرە دانیشتنەوە لە هەموو ئەو دنیاە ئەتوانێت ئاگای لە هەموو علمی دنیا و هەموو ڕووداوەکان بێ هەموو مەحاضەرەی زانکۆکان بزانێ هەموو دەراسات بزانێ بە شەرتێک ئیرادەی هەبێت پێویستی پێبێت خۆی ماندوو بکات و ئینسانێکی زانای لێ دەرەچێت کەواتە هیچ خەتەر لەسەر جیلی نوێ نیە لە نتیجەی تەکنۆلۆژیا. مەسەلەی ئەو پرسیاری ئەو خوشکە کردی کە مەسەلەی ژنان و گەنجان تەنیا ئەوە بێ کە ئەبنە ئەندام پەرلەمان یان وەزیر یانە پۆستی حکومی ئەمانە پۆستی زۆر مەحدودن ئەبێ جارێ کە پاریان پەیوەندراوە گەنجان لێ بن زۆر باشە یعنی بڕیارەکە هەیە دەمێنێتەوەی کە ئەنجا وردەوردە گەنجی باشتر هەبێت گەنجی پێگەیشتووی لێ هاتوو بۆ دەبێ ئەو فەهمە بڵاوکەینەوە ژیان تەنیا بریتی نییە لە 50 ئەندام پەرلەمان و 15 وەزیر و 7 مەکتەب سیاسی و 20 ئەندامی سەرکردایەتی ئەمانە مەواقع ئەگە بیان ژمێری نسبەی کەمی پۆستەکانی موئەسرن لە وڵاتی ئێمەدا کاری دکتۆرێک مهندسێک سەرمایەدارێک قایمقامێک مدیرناحیەک لە کاری وەزیرێک و ئەندام پەرلەمانێک زۆر گرنگترە کاریگەرترە و مهمتریشە لە تاریخی میلەتاندا لە پێشکەوتنیشدا بۆیە دەبێت چاوی گەنجان تەنیا ئەوە نەبێت کە کێ ئەندام پەرلەمانە ئەندام پەرلەمان تەقدیری سیاسی تێدایە و منافەسەی شەخسی و حزبی و عایلیش جاردا هەیە هیوادارین ئەوە هەنگاوێک بەرەو پێشەوە بڕوا کە منافەسەکە زۆرترێ بگرێتەوە بەڵام دەبێت چاومان لە مؤسساتی خوارەوە بێت کە پێشکەوتن لەوێ ڕووەدا دەبێت گەنجان بێنە ناو هەرەمی دەسەڵات هەرەمی دەسەڵات تەنیا ئەوانی کەوا من گوتم هەموو ئەو شوێنانن کە کاری تیا دەکرێت منافەسەی تیا دەکرێت لە نەتیجەی منافەسەدا سەرکەوتنی گەورە ڕووەدا سەرکەوتنی گەورە لە تەجربە و کاری کەسەکاندایە دوایی دەبتە ئیلهام بەخش بۆ تێکڕای وڵات هیوادارم لێک گەیشت بین سوپاسان دەکەم و ئەگەر کەموکەرەکەی زۆر سپاس هەواڵان بۆ ئێستا داوای وڵاتان یەکەم بەرێ بۆ بەخشینی کەڵا درێژ بۆ چاکسەرەوە